زۆرینەی کاتەکان من وێنەیەکی زۆر جیاوازی ترم دەبینی لە گۆڕستانەکە، جیاواز لە جوڵە، جیاواز لە ڕەنگ. ئەمە ئەو چیرۆکە بوو کە بەردەوام بە فڵچە و بۆیەکانی دەستمی ئەوت بکێشە، بنەخشێنە. من لە دایکبووی شاری خانەقینم ساڵی 1944 لە هاوینێکی گەرم لە دایک بووم، وەک دایکم بۆمە گەڕێتەوە لە گەڕەکی تێلخانە، گەڕەکێکی کۆنە. تواناکەم هەر لە 1 و 2 ئیبتیدایی دەرکەوت کە من حەزم لە وێنەکێشانە. ئەو وەختە مامۆستا ڕەزا مامۆستای وێنەمان بوو، زۆر جار وێنەیە کێشە من چوم سەیری دەستم کرد، زۆر جاریش پرسیارم لێ کرد و سوودیشم لە ڕێنمایەکانی وەرگرت. لە ناو مەکتەبەکەیش وەک مناڵێکی بەتوانا دەرکەوتووم، بەڕاستی توانام هەیە لە بواری وێنەکێشانە. وای لێ هات زۆر هۆی فێرکردنی قوتابخانەکان لە ئەرکی وێنەکێشانی لەسەر من بوو. هەڵبەتە ئەمە زۆر سوودێکی باشم لێ وەرگرت، پراوە بوو بۆ من بۆ وێنەکێشان. زۆر لەقەب هونەرمەند هەیە، ئەدیب هەیە، لەقەبی پیشەی باوکیان، پیشەی خێزانیان دانن وەک ئەنێکی هونەری. من وەفان بۆ پیشەی باوم کە ئێمەی بەخێو کردووە و خەیاتیش ئەزانم تا ڕادێک. وەختە خۆی ئیشم لەبەر دەستی باوکم کردووە، یارمەتیشم داوە. شانازی بەم ناوەکەم ئیسماعیل خەیات. حەزیشم لێ بوو بچم بۆ پەیمانگای هونەرە جوانەکانی بەغدا. ئەو کاتە هەر لە پەیمانگای هونەرە جوانەکان هەر لە شاری بەغدا بوو، بەڵام قسمەت نەبوو، مامەوە سفرم تیا بوو لە قوتابخانە. بەڵام کە چوومە خانەی مامۆستایانم وەرگیرام، پەرم بە توانای هونەرەکەم وەرەگرت، سوودم زۆر لە ڕێنمایی مامۆستاکان وەرگرت. لە خانەی مامۆستانی باخوو بوو، کۆمەڵی وێنەی جوانم کێشا بوو بە مەرەکەبی چینی ڕەنگاوڕەنگ و هەندێک کەتیرە و کەرەسی ترم تێکەڵا کرد، تاکو و ئسلوبێکی زۆر تایبەتی لە وێنەکێشانەکانم دەرکەوت. ڕنگدانەوەی ژیانم لە بەغدا و مزگەوت و کۆڵانە تەسکەکان و کۆڵانە کۆنەکان بە کارەکانم دیار بوو. 64 تەمەنم 20 ساڵ بوو، چەند وێنەیەکیان لێ کڕیم لەو گەلێری ڕەواق، بەڵام پاش مانگێک ڕۆشتمەوە بینیم دوان لە تابلۆکانی منیان گردوتە چەرشوبەشان بەشانە هەرە بەناوبانگترین فەنانەکانی عێراق دامەدا. تقریبا 1/9/67 هاتم بۆ ئێرە. حەزم زۆر لە سلیمانی بوو، بەڕاستی حەزم کرد ڕۆحی کوردەواری وشت لە تابلۆکان بووم. دیمەنی سلیمانی و دیمەنەکانی ژیان لە سلیمانی زۆر سەرنجی ڕاکێشم. ئەجا 4 دەوری پشتی سلیمانی هەموو شاخە. یەکی لە خواستەکانی من بووم کە ئێستا بە تەواوی هەرچەند خانەقین کوردستانە، بەڵام ئێستا لە ناوجەرگەی شارێکی ڕۆشنبیریم و هەوڵمدا خۆم نەقل کرد بۆ شاری سلیمانی. من هەندی کارەکانم کە هێت هاتم بۆ سلیمانی تازەگەریکی پێوە دیار بوو. ئەمە بە بۆچوونی هاوڕێکانم لە سلیمانی. دواتریش هەوڵمدا بۆ تازەگەری لە ناو کارەکانمە
خوان بە حەقت دانیان بەوە ناوە کە منیش ئەمە ڕێزم هەیە بۆ بیر و ڕایانم و هەندی شتی نادیارە لای مرۆڤ کە خواستێک لای پێ بێت بەرامبەر ئەو شتانە بەرامبەر ئەو شتانەی ڕووبەڕوود ئەبێتەوە منیش بە سعی خۆم و بە خەیاڵی خۆم و هەوڵدانی خۆم و پرۆڤکردن لە کارە هونەرەکانم بە حەقەت توانیم شتێکی تازەی تا دۆزیمەوە هەر بۆ هونەری کوردیش تازە بێت هەر بۆ هونەرەکەی منیش تازە بێت کە دواتریش ئەو بەرهەمانەشم بردە بەغدا هەر شتێکی تازە بوو لە بیرم یەت 82 پیشانگایکی تایبەتیم لە هۆڵی ڕەواق کرد لە بەغداد هونەرمەندی گەورەی عێراقی خوا لێ خۆش بێت فایق حەسەن وتی ئەم سیمای ئەم هونەری ئیسماعیل خەیاتە شتێکی تازەیە لەسەر ئاستی عێراق تەمان ئەوە شانازیە بۆ من هونەرمەندێکی کورد شتێک ڕێبازێک داهێنێت تەکنیکێک داهێنێت ببێتە شتێکی تازە. لە 89 قسمت بوو لەگەڵ گەزیزەی هاوسەرم کە دایکی هەسارە و حەیاسە هاوسەرگیریمان کرد. بەرنامەیەکم هەبوو چاوپێکەوتن بوو لەگەڵ هونەرمەندەکانە ئەو کاتە لە تەلەڤیزیۆنی کەرکووک هەبوو لێرە لە ناو شارەکانە تۆمارمانە کردوای بۆ مۆنتاجە چوینەوە ئەوێ یەکێ لەو هونەرمەندانەی کە من چاوپێکەوتنم لەگەڵ کرد ئیسماعیل خەیات بوو. وردە وردە ئیتر ئەو بەرنامەیە کاری زۆر ئەویست یعنی ئاوا ئەبوو یەکتری ببینین خۆ ئەوسا موبایل نەبوو یعنی هەر لە ڕێی نۆرماڵەوە بوو زۆر جار هەستم کرد کە چوومە ماڵیان و گەلەرێکی بچووکی هەبوو بینیم تایبەتمەندێکم تیابینی دواتر چوینە هەولێر هەر بەیەکەوە بووین وردە وردە هەستم کرد خۆشەویستێک لە نێوان من و ئەوە دروست بوو تاکە هۆکاریش کەوای کرد ئەو خۆشەویستێ دروست بێ بەڕاستی هونەرەکەی بوو من ئەو کاتە زۆر سەرسام بووم بە ئێستاشەوە هەر بە هونەرەکەی. ئێستا ئێمە بووین لە خێزانی یەک هەر خێزانین تەواوکەرین لە هونەرەکەشمان هەندەرین بۆ یەکتری وتوێژەکەین دەربارەی بابەتێکی تایبەتی هەندی جار پەیوەندە بە هونەری شوانە و وێنە کێشانە هەندی جار ئەوە کاری هونەری ئەکا هەوڵەدا وێنە کێشانی تابێت بە بینینی خۆی نەک لەبەر منیش دیسانەوە هەندی مەسەلەن ئیشکردنم لەسەر دەمامک و ماسکەکان یەکەم تاقیکردنەوەم لەسەر پیشانمدا لە ڕۆژی 27 سێی 2002 لە هۆڵی ڕۆشنبیری هەموو دەمامکەکانم ڕێز بوو بۆ یادی ڕۆژی شانۆی جیهانی. هەڵبەتە هەندێک لە کارەکانم کە بە مەرەکەبێکی ڕەنگە و ڕەنگ ئەکرد لەسەر قاغەزێکی تایبەتی بوو لە باقوبە دۆزیمەوە بڵێم کە ئەو شێوە قاغەزە ئیشی باشی لەسەرە دواتر ئەو جۆرە قاغەزەنەم لا نەما تەمە سوودی هەبوو ئەگەڕام بۆ شێوەیەکی تر هەندی جار کە تیرە و شتم لەگەڵ مەرەکەبی چینی ڕەنگا و ڕەنگ بەکارهێنا هەوڵم ئەدا ئەم بۆی مەرەکەبی چینی ڕەنگا و ڕەنگە لەسەر قاغەزێکی تر یا مەقەبایکی ئەستورتر و وەلیە بکەم کۆنی پێوە دیار بێت تابلۆکانم هەندی تابلۆکانی ئەو کتێبم ئەو هەست بۆ کۆنیە ئەەکەیت مەچەند تابلۆیکم وا ئەم شەو دروستم کردۆ کە سیری بکەیت دوین بکەیت هەستەکەی 200 ساڵ پێش ئێستا دروست کراوە بەڕاستی من عاشقی کۆنکردنی وێنەش بووم ئەو تا ئێستەیش کاریگەری هەیە لەسەر وێنە کێشانەمە بە جۆرێک هەر جارێک بە جۆرێک تەمەن بڵێم.
چەند جارێک ڕەنگە حاکەزایی ڕسم لەسەر برد کردبێت بەڵام سەرەتایی کارکردنم لە 93 دەسم پێ کرد وێنەم لەگەڵ چەند بەردێک کێشە من و دوو هونەرمەندی هاوڕێ معرزێکمان پیشانگاکەمان لە شەقلاوە کرد ئەوانیش کاکنامی عەلی قادر و مەدحەت کاکی ئەوانیش وێنیان لەسەر برد کێشا بوو منیش هەرێکی بە ڕێبازی خۆی اینجا وێنە کێشان بەڕاستی لەسەر برد لە هەموو جیهان هەیە اینجا بردیش بەڕاستی خۆی جگە لەوەی بەردە قودسیەتێکی هەیە لە هەندی ملت هەندی جاریش برد ئەگاتە قیمەتە نرخەکەی ئەگاتە ئاستین ئینسان خۆی پێ ئەڕازێنێتەوە بەردی جوان هەیە کەنەمستی لە ملوانکە یا من بەڕاستی کە سێر هەر بەردیگەکەم کە کۆمەڵی بەردم لێ نامێنێت پێویستیم بە بەردە ئەچوم ئەگەڕێم ئێستا من هەموو بەردێک لام جوانە هەموو ڕووکەشی بەردی زبر بێ ساف بێ نازام هەموم لا جوانە هەمووی پانتایی کە بۆ وێنە کێشان مەلمەسی بەردەکە یعنی کە هەستی پێکە چاڵ و دەستی لێ هەست بە چیەکەی ئەوانە هەمووی ئیحائی هونەریت ئەداتێ منیش بەڕاستی لەو شتانە یعنی بە هەنی خۆم نەمە زۆر یورەیەم استفادە لەوانە ئەەکەم یعنی من جاری وایە سەیر شتێکی زۆر زۆر ئاسانەکەم بەڵام زۆر بە قوڵی بەو نیازە سیرەکەم ببێتە سەرچاوێک بوو جوڵاننی دەستم بۆ هەستم مەسەرەن ئەبێ ئەیکەمە بۆ سەرچاوێک بۆ هونەرەکەم سودوژیشی لێ وەرەگرم هەڵبەتە ئیسا من ڕۆژانە ڕسم لەسەر بەرد دەکەم بەڵام وێنە کێشانم لەسەر برد بەشێکە لە هونەرەکەم یعنی من تاقیکردنەوەیکی زۆرم لەسەر برد کردووە بەڵام لای خۆم هێشتا تازە ئاشنام بە برد مناچمە چەند وڵاتێک هیچ لەسەر بەردی ئەو وڵاتە ئەەکەم پرۆژەم لەسەر برد زۆر بووە لە بیرم لێت 120 بەردی هەڵەبجەم برد بۆ جنێف پیشانگاکی یادی 25 ساڵەی هەڵەبجە کرد لەوێ کۆمەڵی بەردی حەقیقی هەڵەبجە بچووک ئیشم لەسەر کرد لەوێ دام نابوو بە دیاری بۆ میوانەکان پێم وتن مەسەن وتارێکم هەبوو کە ئێستا ئێوە خاوەن بەردێکن کە 5,000 قوربانی داوە لە ڕێی کیمەبارانی 88 بەڕاستی من ئەندی جار بە دوای ئەوە ئەگەڕم یعنی بەردێک حکایەتێکی بۆ دروستکەم یا سوود لە حکایەتەکەی خۆی وەرگرم ئەو ناوچەی پیرەرە کە ئیسە بەلایە ئەڕۆی تەمە لە زۆر شوێنی کوردستان لە کاتی شەڕی ناخۆ ئەم پرزگە هەبوو پارتی و ئەمەش یەکێتی هەبووە لە چەند شوێنێک بەڵام چونکە ئەمە سەر ڕێگەی خۆم بوو ئەمە پێش هەموویانم بینی ئەو بیرۆکەم بۆ هات وتم ئەگەر من تاقیکردنەوەی ئیشکردنم لەسەر بەرد هەیە با خۆم تاقی بکوم لەگەڵ ئەم شاخ و داخەوە ئەم بەردەزلە ئەوەک بیرەوەریش ڕەبتی هەیە بە بیرەوەری مناڵیم ئەو دیمەنانەم بێرخاتەوە هەمیش شێوەکان تاقیکردنەوەیکی تازەیە لەوەش تازەتر بۆ بیرۆکەیەکی نیشتیمان پەروەریە کە نامەیەکە دژی شەڕی ناوخۆ بەرزیەکەیتەوە ئەوە بوو بەڕاستی بە سەرکەوتووی توانیم ئەنجامی دەم یەکم جاریش لە یەکی ئابی 2000 دەسم پێ کرد تا 10 ڕۆژ ئیشمانتیا کرد لە کۆیە هەموو ئێواران ئاهاتینەوە کۆیە ئەنووسین من و حەسەنی برام و کە یاریدەری زۆر پرۆژەم هەبووە برازایکم و دەسێک کرێکار ئەوانە ئیشمان ئەوان وەک یارمەتیدانی من بەڵام هەموو پانتایەکە خۆم تەنیا کردم ئێستا هەموو جار گروپ ئەمە میشی لەسەر بکەن 20 کەسیان
پانتاییکی کەمەکەن هەموو جار بۆ سەوات پیان ئەڵێم 2000 هەموو خۆم کردوم هەندی جار مەسەلەن قسەم لەگەڵکەن ئەمە تەسبیتی حدودە و یعنی بەڕاستی ئەوە بە بیرەکەی ئەوان بەڵام خۆی ئەگەر من ئەو ناوچەیە بکەمە تابلۆیکی ڕەنگە و ڕنگ بەردەوام ڕەنگەکانی گەشت و جوان بێت ئەو دوو لایەنە مەسەلەن وەک ملوانکەیت ببەسێتەوە دواتریش چاومان تێر بێت لەو ڕەنگانە و بچین لە تەنیشتی وێنە بکێشین و باسیشی بکەین و یعنی چ زەرێکی هەیە جاریش من بەڕاستی سەبیر لەوە ئەکەمەوە ئەو شۆنە بکەمە مۆزەخانە زۆر جار هەندی هونەرمەندم داوەت کردووە بەس بەداخەوە یعنی کەمی خاون وەڵامدانم حەزەکەم ئیشی پەیکەر دەستکاری هەندی لەو بەردانە بکرێت ئیشی پەیکەری لەسەر بکرێت ئیشی پەیکەری دەرەوە لەوە بکرێت دوای لەوێ دانرێت پەیکەری مۆدرن ئەو پێکارانە ڕەنگە هەندی جار دینامیکی و جوڵەی تا هەیە بیرۆکەم زۆرە لەسەرەوە بەڵام بکرێتە مۆزەخانێک لە سروشت هەردیسانەوە بێتە زۆر شتێکی زۆر دیار و نەکراوە پێش ئەوش ڕاستی هونەرمەندی کورد ئەبێ هەوڵ بدە بە پێی چالاکی خۆی توانای خۆی و ئەم هەیئاتە دووبلماسیانە کە هەیە خۆی ئەگەر وەزارەتی ڕۆشنبیری بیرنەوە بکاتەوە ئەبێ پەیوەندی لەگەڵ ئەم قۆنسڵە گشتیانە پیا بکات لە ڕووی ڕۆشنبیریەکەیان لەگەڵ ئەو توانای ئەو هونەرمەندانە کە ئیش بۆ ئەم وڵاتە ئاکەن پرۆژەی بەردەکان لە هەنگاریە ئەم پیاوە زۆر تەقدیری هونەری من کرد لە یادی 59 ساڵەی جەژنی نیشتیمانیان هی ڕزگاربوونیان یادیەکەن هەموو وڵاتی یادی و نیشتیمانی خۆی هەیە اقتراحێکم بۆ کرد وتم تۆ ئەزانێت من ئیش لەسەر بەردەکەم چەند بەردێکیشم بۆ دیاری بۆ بردبوو حەزەکەم بیرۆکەیکم هەیە بەردی ئێوە و کوردستان لە چالاکی کۆی بکەمەوە بە یادی وەتانی ئێوەیش کە ئێمە ڕێز لە یادی وەتانی هەموو وڵاتی گەگرن کە بە تایبەتی ئەوانەی نوێنەریان هەیە لە کوردستان ئەم بیرۆکەی چوبوو لە وەزارەتی بەرگری هەنگاریە باسی کردبوو زۆر لایەن سەریان سوورما بوو لە بیرۆکەکە یەکسەر 450 کیلۆ بەردیان بۆ هێنابووم بە تیارە تەمەن لە ڕێگەی قونسڵەکە بەقەت ئەوە یا نزیکی ئەو بەردم لە کوردستانیش کۆ کردەوە نزیکەی 800 کیلۆ من وێنم لەسەر بەرد کێشاوە قەوارەکانی هەندێکیان گەورە بوو هەندێکیان بچووک بوو بە مەراسیمی کردمان بە پیشانگایک دوایی قەراری ترمان لەسەردا بەردەکانی کوردستان بچێتەوە هەنگاریە لەوێ مەڵبەندێکی سەقافی سەر بە وەزارەتی بەرگری هەنگاریایە بەردەکانی هەنگاریش بدرێتە وەزارەتی پێشمەرگە ئەم بیرۆکایان لە هەردوو کلاپیان خۆش بوو بەڕاستی بەردیش وەکو خاکە ینی نمونەیە لە وڵات یعنی نمونە نیشتیمان هونەر بەشێکی زۆری ژیانی ئەم پیاوەی داگیر کردو بەڕاستی بە شێوەیەک داگیری کردو ینی گەلێک جار ئەگەر بڵێم ئەبێت بە ناخۆشی بۆ خێزانەکەمان ڕەنگە ڕاست بکەم لەمە هەموو جاریانی پێی ئەڵێم با بەخۆ منیش هونەرمەندم ئاخر ینی با هەر نەختێک شتەکان لایەنی کۆمەڵایەتی بگرێتەوە لایەنی ژیانی ئاسایی بگرێتەوە بۆ نمونە ئێمە گەلەرێکی گەورەمان ئەمە تاکە لە بەرچاوی خۆتانەی بینن لەم ماڵە بەڵام
لەو باوەڕان بە قەرمۆزەخانەیەک ئێرە بە زیاترەوە بە بەرچاوی خۆتانەوە شتی تایە بەڵام لە سەریشەوە و لە قاتەکانی تری ئەم ماڵەشە لە هەموو گۆشەیەکی ئەم ماڵە خەیات یعنی دەستی هەیە بەردی لێ فڵچەی لێ بۆی لێ گەلە جارەڵم با بگیان ئەمانە هەمووی با لە گەلەریەکە بێ ئێمە پێویستمان بە ئیسراحەتە لەم ماڵا پێویستمان بەوەیە ئەنی کەمێک دابنیشین دوور لە فەن یعنی دوور لەوەی کە کەمەد هونەرمەندین با وەکو خێزانێک دانیشین هەندێ باسی شتی تر بکەین گوێ ئەگرێ لێمان بێدەنگ ئەبێت بەڵام دواتر بێ ئەوەی بە خۆمان بزانین لە قسەیەکەوە یەتەوە ناو هونەر یعنی هونەر بە شێوەیەک ژیانی داگیر کردووە گەلە جار من خۆم سەرسامم بەو ماشەڵا بەو توانایی هەندی جار کە ئەچین بۆ سەیران استفادە لەو دو سێ سەعاتەی سەیرانەکەم بەرد لەو شوێنەی سەیرانکردنە کۆکەمەوە هەر لەو شوێنە وێنە لەسەرکێشم ئەبێتە وێنەی بەردەکانی ترم. زۆر جار سەفەرمان کردووە یعنی بە خێزانی نەک بۆ پرۆژەی هونەری بە خێزانی سەفەرمان کردو بۆ دەرەوەی وڵات بۆ شوێنی نزیکتر دایمە وتومە ئەم جانتایی ئێمە بۆ ئەوە نەقورسە هیچمانتیانێ کە سەیرم کردو لە سوچێکی جانتاکەوە یەک کیسە بەرد و قەڵەم و جاف و فڵچە و چوزان مەتر و تێپ و کەتیرە و بابە ئێمە ئەچین نەختێک جێوێک ئەگۆڕین و ئیسراحەتێگەکەین و نا ئەو توێتی ئەمە شتەکانی منە ئەبێ پێم بێ لە بەرەوەی من لەوێ ڕسمەکەم. گەلێرەکە ئیسایە وەک بیرەکەمەوە لە دوا ڕۆژ بەشێکی تری ئەم گەلێرەکە بەشی تر کە بەشی ڕاستێتی بخەمە سەر ئەمە گەلەری ئەم گەلەری گەورە بێت ئەو بیرۆکەیشم هەیە لە دوا ڕۆژ ئەگەر بۆمان بگونجێت ئەم ماڵەم بکەم وەک مۆزەخانێکی بچووک بۆ خۆم. بەگشتی پیشانگای تایبەتەکان خۆی ئەدا بنزیک 80 پیشانگا جگە لە هاوبێشەکان بەڵام من کۆمەڵی پیشانگام لە بەغدا کردووە هەندە دوایی لە کوردستان لە شارەکانی کوردستان دواتریش لە دوای ڕاپەڕین دەرگایمان بۆ کراوە بۆ چەند وڵاتێک لە ئەڵمانیا سوید ئێران ئەردن ئەمریکا ئینگلترا یعنی نەرویج دانیمارک نمایشم کردووە شۆنی نمایشکردنی پیشانگانی هەر شەر نییە گەلەری بێت مەسەن جارێک سەر قەبرانی تریشم ماوە بە جۆری تر بە جیاواز لەگەڵ پیشانگای یەکەمم هەموو ڕەنگەکان سەرچاوێکە هێز ئەداتە مێشکی ئینسان بیرۆکەی ئینسان هەستی ئینسان خەیاڵی ئینسان لەبەرەوە بە تایبەتی هونەرمەندی شێوەکاری ئەو شتە زۆر ڕوونە لای. گەنجینەیەکی زۆری هەیە لە هونەری تابلۆ لە وێنە کێشان لەسەر بەرد لەسەر وەرەقە لەسەر تەختە لەسەر زۆر شت ئەمانە گەنجینەیەکن بۆ هونەری شێوەکاری لە کوردستانە یعنی ڕەنگە دوای 20 ساڵی تر با بڵێن دوای 100 ساڵی تر ئەمە ببێتە کەرەسەیەکی زۆر سەرچاوەیەکی بەهێز بۆ دروستبوونی نەوەیەکی ئەکادیمی یاخود نەوەیەکی هونەری ئەبێ حکومەت لایەنە ڕۆشنبیریەکان وەزارەتی ڕۆشنبیری ئەبێ زۆر بەهەند ئەم شتانە لە هونەرمەند وەربگرن لە ئێستاەوە ئەبێ هەوڵی بۆ برێ ئەم شتانە چۆن بپارێزرێەوە چۆن ببێتە سەرمایە. من ئیسا لە گەنجی زیاتری شەکەم لەم تەمەنە هونەر کۆتایی نایەت یان چکە من لە ناخە هەست بەوە ناکەم ئیسا قەناعەت بکەم بوەستم.